و بەپێی پەیڕەوی ناخوابێ لە پەرلەمانەوە بڕیار لەسەرەوە بدرێ و دەنگی پێویست بێنێتن. ڕای ئێوە لەسەرەوە چییە؟ نا من پێم وانیە ئەو حاڵەتەوە بێت. ئەوە سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمانی کوردستان هەردووکیان لە شاری سلەیمانی کە دەکاتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە شاری سلەیمانین و منی پێشم وایە ئەگەر شتێکی لەو جۆرەشە بێت چکە بەداخەوە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە بۆ هەموو دەقێکی یاسایی هێندە تەحلیل و تەفسیرەکەن بۆ ئەوەی هەرچۆنێ بێ لە بەرژەوەندی خۆیانە بابەتەکە بشکێنەوە. بەڵام من پێم وایە تەبیعیە سکرتێری پەرلەمان و هەروەها سەرۆکی پەرلەمان لە شاری سلێمانیە و ئەگەر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان نیەتێکی لەو جۆرەیان هەبێ شتێکی زۆر ئاساییە و ئەتوانە هەر بە ئیمزای پەرلەمانتاران داوا بکەن کە کۆبوونەوە لە شارێک لە شارەکانی تری هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێ. هەیە گرتووی ئیسلامی دەڵێ ئێمە بەشداری هیچ کۆبوونەوەیەک نابێنە گەر لە پەرلەمانی کوردستان نەبێ و لە هەمان کاتدا بەشداری هیچ کۆبوونەوەیەکیش ناکەن لە ئەگەر لە هەولێر بێ وە سەرۆکی پەرلەمان تیا بەشدار نەبێ. کەواتە فراکسیۆنەکان کە پێشترەوە 4 فراکسیۆن بوون، یەک پرۆژەتان هەبوو بۆ پرسی هەمارکردنەوەی پرسی سەرۆکاتیارێن، بەڵام لە ئێستادا دەبینین هەمان بۆ چۆنتان لەسەر پرسەکان نییە. بۆ بەڵێ دیارە من حەزەکەم ئێمە زۆر واقعی بین. طبیعیە ئێمە هەم یەکگرتووی ئیسلامی کوردستان، هەم کۆمەڵی ئیسلامی، هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان بۆ چوونیان لەسەر هەموو ئەو کۆی پرسەکان نەبێت کە لە هەرێمی کوردستاندا دێتە پێشەوە. من پێم وایە حەقێک و مافی خۆیانە فراکسیۆنی یەکگرتوو بەو شێوەیە بیرکاتەوە، چونکە ئێمە لە بیرمان نەچێ ئێمە 4 حیزبی جیاوازین لە ڕووی کاری ڕوئیابینیمان و دنیابینیمان بۆ سیاستکردن لەم هەرێمەیە بۆیە بە شتێکی تەبیعیە زانم. بەڵام ئێمە ئەوە نە ئەو هەوڵەی یەکگرتووی ئیسلامیش کە پێی وایە بەشداری هیچ کۆبوونەوەیەک ناکاگە لە پەرلەمانی کوردستان نەکرێت وە سەرۆکی پەرلەمانیشیدا بەشدار نە. پێم وایە ئەمە یەکێکە لەو هەوڵانێک کە هەوڵێکی زۆر ئیجابی بە ئیجابی ئەبینین ئەو هەوڵە، چونکە ئەوە مانای ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەموو لایەنەکانی تری هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی هەوڵی هێورکردنەوەی دۆخەکە دەدەن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان پەکی نەکەوێ. پێم وایە ئەم لێدوان و ئەم هەوڵەی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانی لەو چوارچێوەیەدایە کە هەوڵی هێورکردنەوە و گەڕانەوەی سەرۆکی پەرلەمانی و ئاساییکردنەوە جەلسەکانی ناو پەرلەمانی کوردستانە. من پێم وایە ئێستا لە هەموو کات زیاتر ئەو 4 لایەنە سیاسی کە لە ڕابردوودا پرۆژیان هەبووە، هەم بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان، هەم دوو پاکێجیشیان دابووەتە پارتی دیموکراتی کوردستان بۆ مەسەلەی چاکسازی و نێشتنی گەندەڵی و هێنانەکەی عەدالەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. لەسەر ئەم دوو هەم لەسەر پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم هەر لەسەر پرسی چاکسازی ئەم 4 لایەنە یەک و یەکگرتوون و هەمان بیر و بۆچوونیان هەیە تا ئەم لەحزەی کە ئێمەش قسەی تیاکەین. بەڵام سەبارەت بە پرسە بەو پرسانێک کە ئایا کۆبوونەوە لە سلێمانی بێت لە هەولێر بێلەوە بێ، من لە سەرەتای قسەکانما باسی ئەوم کرد کە ئەمە پێویستی بە ڕاوێژ و ڕاوێژی سەرۆکایەتی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەیە و پێم وایە ئێمە هەمومان هەوڵ دەدەین دۆخەکە بەرەو دۆخێک بەرین کە دۆخێکی کەشێکی ئارام بێ، چونکە دوجار ئەگەر ئێمە لە دوجارە هەموو پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکگرتوو دەڵێت ئاماژە بەوەکە کە گۆڕان و پارتی پەرلەمانیان کرد بە قوربانی ویستەکانی خۆیان. یعنی بۆچی پەرلەمانتان وا لێ کرد؟ بۆچی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆتان خستە پێش بەرژەوەندیە گشتیەکان و پەرلەمانتان بەو شێوازە لێ کرد وەک خۆی دەڵێت، ینی کردتان بە قوربانی ویستەکانی خۆتان؟ بەڵێ من دیارە ئەو لێدوانی ئەو هاوڕێ پەرلەمانتارم نەبینیوە نازانم، بەڵام ئەوە لە زمانی بەڕێستەوە گوێم لێ دەبێت. بەڵام من بەبەستمە ئێمە وەکو من نازانم بزوتنەوەی گۆڕان ویستی تایبەتی حیزبی و شەخصیان چی بووە لەوەی کە پەرلەمانی کوردستان بگەێنن بەم دۆخێکی ئێستا تێداتی. من پێچەوانەکەی دەبینم ئەوە ئێمە نین دۆخی پەرلەمانی کوردستانمان بەو شێوەی لێ کردووە، جگەلەوەی فراکسیۆنی گۆڕان و ئەو سێلایەنەیتر لە ناو پەرلەمانی کوردستان هەر 4 فراکسیۆنەکە بە هەماهەنگی ویستومانە لە ناو پەرلەمانی کوردستان ویستومانە ئێمە هەموو ئەو یاسانێک کە لە پەرلەمانی کوردستان دەچوون یاساکار ڕێزێگیراو بن و کار بە یاساکار
پێکراوەکان بکەین و ئێمە لەو کاتەدا کە مەسەلەی پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەبووە لە ڕووی یاساییە و ماوەکەی بەسەر چوە ئێمە کارێکی ئەو پەڕی یاساییمان ئەنجام داوە ئەویش ئەوەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەکەوێتە فەراغێکی یاساییەوە من پێم وایە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە پەرلەمانی کردووە بە قوربانی کورسیەکەی سەرۆکی هەرێم ئەگەرنا هیچ یەشێک لەو لایەنە سیاسیانەی لە پەرلەمانی کوردستان پرۆژەمان هەبووە بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هیچمان بەرژەوەندی شخصی و تایبەتی و حیزبیمان لەو بابەتەدا نەبووە بەڵکو بە پێچەوانەوە ویستومانە لە هەرێمی کوردستان بتوانین سیستەمێکی پەرلەمانی بێ هەمومان لە بەردەم یاسادا یەکسان بین و ویستومانە لە هەرێمی کوردستان هەموو ئەو کێشە و گری و گرفتانی هەن لە هەرێمی کوردستان بهێننەوە ناوهۆڵی پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێن بەڵام خۆتان باش دەزانن مەسەلەی ئەم پرسانە چیان لێ بەسەر هاتوو و چۆن مامەڵەیان لەگەڵ کرا بۆیە دوجار من جارێکی ترمێت تەئکید کەمەوە ئەوە ویستی بزوتنەوەی گۆڕان و ویستی ئەو سێلانەی تریژ نەبووە کە پەرلەمان بکەنە قوربانی بەرژەوەندی شخصی بەڵکۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ کردوێتە قوربانی کورسیەکەی سەرۆکی هەرێمی کوردستان پارتی دەڵێت ئێمە بەی شێوەیەکیان ڕێگەناین جارێکی تر دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان بێ ئێوە ئامادەن کەسێکی دیکە دەست نیشانکەم بۆ شوێنی دکتۆر یوسف وەکو سەرۆکی پەرلەمان بەڵێ من ئەمە وەکو ئەندامێکی پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان تەئکید لەوە بکەمەوە کە ئێمە وەگوتە بێژەکەی بزوتنەوەکەشمان بزوتنەوەی گۆڕانەڵێ ئێمە پەرلەمانێک ناناسین کە سەرۆکەکەی گۆڕان نەبێت و سەرۆکەکەشی دکتۆر یوسف محەممەد نەبێ لەبەرەوە دکتۆر یوسف محەممەد لای ئێمە هێڵی سوورە چونکە ئەو نوێنەری شەرعی خەڵکی کوردستانەوە دووجار شەرعیەتی وەرگرتووە جارێک لە خەڵکی هەرێمی کوردستانەوە و جارێکیش لە 111 پەرلەمانتاری پەرلەمانی کوردستان و شەرعیەتی وەرگرتووە بۆیە سەرۆکەکەی ئێمە سەرۆکێکی تەواو شەرعیە ئەوان دەتوانن قسە لەسەر بابەتێ بکەن کە سەرۆکەکەی کە کورسیەکەی بە ناشەرعی داگیر کرد لە خەڵکی هەرێمی کوردستان کەواتە چارەسەر چییە لە کاتێکەوە پێداگیری لەسەر مانەوە یەکەن و ئەوانیش پێداگیری لەسەر لادانی دەکەن کەواتە قەیرانەکە بەرەو کوێ دەچێت ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئێمە داوا دەکەین کە یاسا لە هەرێمی کوردستان سەروەر بێ و کار بە هەموو یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان بکرێت ئێمە جگە لە سەروەری یاسا هیچ شتێکی ترمان ناوێ ئەگەر یاسا لە هەرێمی کوردستاندا قانونەکان و بڕگەیە کارپێکراوەکانی یاساکانی ئەم هەرێمی کوردستانە پێیان وابێ بەڕێز یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان و سەرۆکی شەرعی پەرلەمانی کوردستانیە ئەوە فراکسیۆنی گۆڕانەوە بزوتنەوەکەشمان زۆر بە ئاسانی دەتوانین ئەو بڕیارە بدەین بەڵام ئیتر ئەوە دەتوان دەبێ یاسا ئەمە یەکلایی بکاتەوانێ کە ئایا کێشەکان بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێن لە ڕووی سیاسی شۆ داوا لە هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەین بە پارتی دیموکراتی کوردستان شۆ بشنەوە سەر مێزی گفتوگۆ چونکە دوجار دەبێ هەمومان بچینەوە سەر مێزی گفتوگۆ لەسەر هەموو ئەو بابەت و قەیرانانە بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە چونکە تەنها چارەسەر ئەوەیە پەرلەمانی کوردستان بەشێکە ئێستا لە قەیرانەکانی هەرێمی کوردستان یان شوێنێکە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بەداخەوە پەرلەمان لە هەموو دنیاە شوێنێکە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی وڵات بەڵام لە هەرێمی کوردستان پەرلەمان وای لێکراوە کە بەشێ خۆی ببێتە بەشێک لە قەیرانەکان بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک ئەوە ڕەت دەکەینەوە دەبێت پەرلەمانی کوردستان بچێتەوە سەرسکە ئاسایی و یاساییەکەی خۆی و کارەکانی خۆی بەڕێ بکات و دوجارش هەموو ئەو پرس و قەیرانانەی تری کە لە هەرێمی کوردستان هەن دەتوانرێت چارەسەر بکرێن بەڵێ دوا پرسیارم مونیرەخان لە ئێستادا پرسی بەڕێکردنیان و نێشتنی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت و هەروە پرسی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان وهای نەکردووە کە پرسی سەرۆکاتی لە هەرێمی کوردستاندا لەبیر بکرێ بڵێ خۆی دیارە دروستکردنی من حەزەکەم ئەگەر ڕێگەم بدێ ئەمە تۆزێک بە دوور و درێژی باسکەم من دڵنیاتانەکەمەوە کە مەسەلەی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان و ئیزندانیان لە حکوومەت و هەروەها ڕێگریکردن سەرۆکی پەرلەمانی کوردستان هیچ شتێکی هیچ مبەڕیرێکی یاسایی نییە تەنیا ئەوە قەیرانێکی دروستکراوە بۆ لە بیربردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە دڵنیایی دەدەینە خەڵکی هەرێمی کوردستان
کە مەسەلەی پرسی سەرۆکی هەرێم و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ئەولەویەتی کارەکانماندایە، چونکە پێمان وایە هەموو ئەم قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا دروست کراون بە قەیرانە سیاسی و ئابوووریەکانیشەوە پەیوەندی ڕاستەوخۆیان بە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە هەیە. بۆیە هەتاوەکو پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان یەکلایی نەکرێتەوە، ئەوە کۆی پرسەکانی ترکە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەن چارەسەر ناکرێن. و دەمەوێت لەم کەناڵی ئێوە دڵنیایی بدەمە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر بزوتنەوەی گۆڕان و سێلایەنە هاوپەیمانەکەمان کە پرۆژەمان هەبووە بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕازی بووینە بەمانەوەی بارزانی لە کورسیەکەیدا زۆر دڵنیاتانەکەمەوە کە هەموو ئەو حەدەسانەی کە ڕوئەدا نەڕێگری لە سەرۆکی پەرلەمانەکەی ئێمە ئەکرا و نەوەزیرەکانیشمان ئیزن دەدران، کەواتە کۆی ئەو پرس و قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەن ڕاستەخۆ پەیوەندیان بە کورسیەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوەی کە ئێستا کورسیەکە بەتاڵە و هەر کەسێک لە سەرۆ کورسیە دابنیشە و مامەڵەی پێوە بکە کەسێکی ناشەرعیە و بە شێوەیەکی ناشەرعی منیرە عوسمان پەرلەمێنتۆرە کوردستان لە فراکسیۆنە گۆڕان سپاس ji bo tevlîbûna te دووبارە دەم